لە تەوەری یەکەمی بیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامین و باز لە نەخۆشیەکی دیار دەکەین، باز لە شێرپەنجەی گورچیلە دەکەین، دەپرسین دیارترین ئەو حاڵەتانە چین دەبنە هۆکاری شێرپەنجەی گورچیلە. بۆ زانیاری زیاتر وربنەوە لەم بابەتە بە میوانداری دکتۆر گۆران فریات پسپۆڕی نەشتەگەری چاندنی گورچیلە و پرۆستات. بیانی باش دکتۆر، بەخێربێ. دکتۆر دەمەوێت لەوە دەست پێ بکەم دیارترین ئەو هۆکارانە چین دەبنە هۆکاری شێرپەنجەی گورچیلە. پێشەکی شێرپەنجەی گورچیلە شێرپەنجەیەکی باوە ئەمڕۆ، بەڵام بۆیە لە سەرەتای باسی چارەنووسەکە یەکەم لەبەرەوەی زۆر گرنگە بۆ ئەوەی کە خەڵک بە چاوڕوونەیەکی بێ. زۆربەی زۆری شێرپەنجەکانی گورچیلە، زۆربەی زۆری کە ئەڵێم لە 95 زیاتریان چاکە بنەوە بە تەواوەتی، هیچ ئەسەرێکی شێرپەنجەکە نامێنێت چونکە چارەسەری پێویست دۆزراوەتەوە بۆ ئەم جۆرە شێرپەنجانە. ئەنجا مەناو بابەتەکەەوە لە دیارترین هۆکارەکانی شێرپەنجەی گورچیلە بریتە لە ئەو کەسانەی کە جگەر و نێرگەلە زۆرە کێشن. بابەتێکی تریش هۆکارێکی تریش کە ئەوەیە هەندێک خێزان با بڵێن تیاندایە، کەواتە هەندێک جینات و ئەوانە هەیە ئەگونجێت هەڵگری ئەو جینە بن کە تایبەتە بە شێرپەنجەی گورچیلە. هۆکاری تریش باس کراوە، بەڵام ئەو هۆکارانە زۆر هۆکاری بەهێزترین وەکو ئەم هۆکاری کەمترن. ئەو کەسانەی کە لە کارگەکانی پیترۆکیمیایی و ئەوانە ئیشەکەنیان، ئەو کەسانی کە بۆ نمونە جۆرێک لە مواد بەکارهێنن دەرکەوتووە کە ئەوەی کە ئیشی ڕۆژانەیەتی کاتی خۆی کە باسەکرا، ئەوانەی کە ئەسبێس و ئەوانیان بەکارهێنا هەندێک باس کراوە لەسەر ئەو بابەتە. تەنانەت باسی قەڵەوی کراوە، باسی زۆر چۆری خواردن کراوە، ئەم شتانە هەمووی باس کراوە. ئەو کەسانەی کە دەرمانی کیماییان وەرگرتووە، ئەو کەسانی کە تیشکیان بەرکەوتەوە بەهۆی شێرپەنجەیەکی ترەوە، بەڵام دیارترینیان هۆکارەکەی کە ئەگونجێت جگەرە کێشان و نێرگەلە کێشان بێت. بەڵام لە ڕاستیە هێشتا ژمارەیەکی یەکجار زۆر نەخۆشەیە کە هیچ کام لەم فاکتەرانەشی نییە، بەڵام لەگەڵەوە شا شێرپەنجەی گورچیلەی بۆ دروستە بێت. باشە دکتۆر، هیچ خاڵێکی جیاوازی هەیە لە نێوان شێرپەنجەی گورچیلە و شێرپەنجەی بەشەکانی دیکەی جەستە؟ بەڵێ بێگومان ئێمە بۆ ئەوەی کە لە شێرپەنجەی گورچیلە تێبگەین بە تەواوەتی، ئێمە بە شێوەیەکی گشتی سێ جۆر شێرپەنجەی باومان هەیە لە گورچیلەیە. جۆرێکیان ئەو جۆرەیە کە لەسەر توێکڵی گورچیلەکە دروستە بێت، جۆری دووهەمیان ئەو جۆرەیە کە ناو حەوزی گورچیلەکە دروستە بێت کە دوو جۆری زۆر جیاوازن. جۆرێکی تریشمان هەیە کە شێرپەنجەکە لە ئەندامێکی ترەوە دروست بۆ و گواستراوەتە بۆ گورچیلەکە. ئەو شێرپەنجەی کە تایبەت لە توێکڵی گورچیلەکەەوە دروستە بێت، تایبەتمەندێکی ئەوەیە کە نە دەرمانی کیمیایی کاریتیەکات، نەتیشە کاریتیەکات، باشترین چارەسەر بۆی نەشتەرگەریە. بە نەشتەرگەری کۆتایی تەواوەتی بنبڕ ئەبێت ئەو شێرپەنجەی ئەگەر زوو پێ بزانێت. لە دوای ئەوە قۆناغێک ترێتە پێشەوە، ئەگەر هاتوو شێرپەنجەی کەسێک دیاری کرا هی گورچیلەی شێرپەنجەکە قۆناغێکی پێشکەوتوو بوو، ئەگەر دەرمانی کیمیایی ویست، دەرمانە کیمیایەکە بە شێوازی حەبەدرێ، یعنی بە شێوازی کانولا و ئەو دەرمانە مغەزیانە نییە کە باسەکرێت، بە شێوازی حەبەدرێت و جاران وا باو بوو کە ئەیان دەمە شێرپەنجەیەکی زۆر خێرایە و زۆر ترسناکە. ئەوانە لە ڕاستیە ئەمڕۆ لەبەرەوەی خەڵک زوو پێزانێت ئەو ترسناکیە گەورەی نەماوە. ئەو شێرپەنجەیە کە لە حەوزی گورچیلەیە دروستە بێت، ئەمایان زۆر جیاوازە و هۆکارە سەرەکیەکەی جگەرە کێشانە، وەکو باسمان کرد ئەگونجێت کەسێک جگەرە کێشیش نەبێت. لە هەندێک کەسیشە ئەو کەسانی کە بەردێکیان هەیە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە گورچیلەکەیانە ئیهمالیەکەن. چەند راپۆرتێک هەیە لەسەری. جۆرەکەی تریان ئەو شێرپەنجەی کە لە تەوان بۆی تێنەپەڕێ بەسەرمانە نەشتەرگەری بۆ لابردنی شێرپەنجەی گورچیلە. ئەگەر لە حەوزی گورچیلەکەەوە دروست بێت، نەشتەرگەرەکەی جیاوازە لەوەی کە توێکڵەکە دروست بێت. ئەو جۆری تریشیان کە بۆ نمونە کەسێک شێرپەنجەی هەیە لە ئەندامێکی تری لەشیە ئەگوازرێتەوە بۆ گورچیلە، ئەوە بابەتێکی تاو جیاوازە، پەیوەندی بە تەوەرەکەی ئەمەوە نییە. دکتۆر، جیاوازی ئەو نەشتەگەریە چییە کە لە حەوزی گورچیلەدا دروست دەبێت؟ لە گورچیلە ئێمە زۆربەی ئەو گورچیلانەی کە لە توێکڵەکەیە شێرپەنجەکە دروستە بێت، تەنها شێرپەنجەکە لابین بە شێوەیەکی گشتی، تەنها شێرپەنجەکە لابین. جاران گورچیلەکە بە کاملی لە ئابرا بە چەوری دەوری گورچیلەکە و بە بەشێکی حالبەکە و بە ڕژێنی سەر گورچیلەکە و ئەوانە لەم ڕۆیە ئەو کارە ناکرێت. زۆرتر تەکنیکەکان پێشکەوتوو بووە، زانست بەرەو پێش چووە، دۆزینەوەکان زۆرترن کە ئاماژە بەوە ئەیەن کە
بە تەنها لابردنی گرێکە بە شێوازێکە ڕێک و پێک ئەتوانێت گورچیلەکەش بپارێزرێت بهێڵێتەوە و شێرپەنجەکەش دابرێت بنبڕ بکرێت. ئەگەری لە سایە 1 بۆ لە سایە 2 هەیە شێرپەنجەکە هەڵباتەوە. ئەم جۆریان بۆ شێوە چارەسەرەکرێت. ئەگەریش زۆر قۆناغەکەی پێشکەوتوو بوو بەلابردنی گورچیلەکە بە کاملی لەگەڵ چەورەکەی دەوریا و کۆتایی بە ئیشەکەیت. بەڵام دیوەکەیتری ئەوەی کەەوەی باسمان کرد شێرپەنجەی حەوزی گورچیلە ئەمە ناوپۆشی گورچیلەکەیە. ناوپۆشی گورچیلە لەگەڵ بۆرەی حال بوو میزەڵانە یەک ناوپۆشیان هەیە. کەواتە ئەم گورچیلەیە کە حەوزەکەی تووشی شێرپەنجە بووە لە داهاتووە ئەگونجێت لە حالبەکە شێرپەنجە دروست بێتەوە. ئەگونجێ ئەم شێرپەنجەیە بە شێوازی خۆچاندنەوە بگاتە ناو میزەڵان و لێوەش شێرپەنجەکە دەربکەوێن. کەواتە چەند ئەندامێک تووشی شێرپەنجە ئاکات. بۆیە نەشتەرگەریەکەی بریتێ بە لابردنی گورچیلە بە چەورەکەی دەوروبەریەوە لەگەڵ لابردنی حالبەکە لەگەڵ بەشێکی میزەڵانەکەش. ئەو بەشەی میزەڵان کە کۆنتاکتی هەیە لەگەڵەیە کە ڕاستەخۆ پەیوەندی هەیە بۆ حالبەوە دەرچەیەکە کە بۆری حالب داخلی ناو میزەڵانە بێت ئەو دەرچەیە بە کاملی هەمووی بە نەخۆش حسابەکرێت. ئەبێ هەمووی بەیەکەوە لا ببرێت. کەواتە دوو نەشتەرگەری جیاوازە. ئەوەی باری یەکەمیان تەنها گورچیلەکە بەشێکی ئەبڕێت ئەمەیان جگە لەوەی گورچیلەکە لا بێ بێ حالب و بەشێکی میزەڵانەکەش لا ببرێن. زۆر باشە دێنە سەر نیشانەکان هیچ بەڵام دەمەوێت بزانم چی پەیوەندیەکەیە لە نێوان بەردی گورچیلە ئەلتیهابی گورچیلە هەوکردنی گورچیلە لەگەڵ دروستبوونی شێرپەنجە و توشبوون بەم حاڵەتە. لە زانستە بنەڕەتێکەیە هەر ئەندامێکی لێش کە بەردەوام هەوکردنی هەبێت بۆ ماوەیەکی دوور و درێژ یان بەردی هەبێت یان جسمێکی تەنێکی نامۆ لە لەشی کەسەکەی بێ ئەگونجێت بەهۆی زوو هەوکردنەوە لە ڕێگەی بەکتریاکانەوە یا لە ڕێگەی گۆڕانکاریە کە ڕوەدا لەو ئەندامەیە ئەگونجێت شێرپەنجە سەر هەڵ بدات. ئەگەر بۆ زۆر کەس ڕاست دەبێت بەڵام ئێمە چەند حاڵەتێکی لە بابەتەمان بینی و ئاماژەشی پێدراوە. دکتۆر لە قسەکانی سەرەتا ئاماژە بۆدا کە کەسانێک هەن جگەرەکێشیش نین بەڵام تووشی شێرپەنجە بن. ئەو هۆکارانە چیەوە لەو کەساکە تووشی شێرپەنجە بێت؟ هۆکاری ژینگەی هۆکارێکی زۆر گرنگە. ئێستا من داتەم لە بەردەستانیە بە تەواوەتی بڵم هۆکارەکەی چییە، بەڵام ئەگونجێت ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل کە ئەو هەموو بەنزینە ئەسووتێنرێت بۆ نمونە گۆڕانکاری لە کەشوهەوایە، گۆڕانکاری لە خواردنە، گۆڕانکاری لە ئاوە، ئەو موادانەی کە موشیعن و موادی مەسەلەن چالاکن ئەگونجێ لە شاخەوە بچێتە ناو ئاو و لە ئاو ئێمە خۆین و خۆی پێ نازانین چکە داتایەکی تەوامان لە بەردەستانیە. ئەمە لە هەموو دنیا شێرپەنجەیەکی باوە لە وڵاتانی دەرەوە لە دوای تەمەنی 50 ساڵ و 60 ساڵیەوە زۆرتر دەرەکەوێت. ئەوەی کە ئێمە لێرە سەرنجمانداوە لە تەمەنی 30 ساڵ و 40 ساڵیا زۆرە. بێگومان ئەمە گۆڕانکاریەکە لە ژینگەیان ڕوویداوە بۆیە پێشترە شتەنە بۆ ئێستا بۆ شێوە دەرەکەوێت. دەبێت بزانم گرنگترین نیشانەکان چییە کە شێرپەنجەی گورچیلی پێدەناسرێتەوە و دەکرێ بڵین جیاوازیەکیشی هەیە لە نێوان نیشانەکانی نەخۆشیەکانی تری گورچیلەدا. ئەو جۆران کە لەسەر تۆکڵی گورچیلە دروستە بێت کۆمەڵە نیشانی کلاسیکی هەیە کە ئەو نیشانە کلاسیکانە بەڕاستی ئەمڕۆ زۆر دەگمەنن دەرناکەون. خۆم لە ماوەی ئەو ساڵێکە ئیشەکەم ئەو چەند ساڵێکە ئیشەکەین تەنها حاڵەتم بینیوە بۆ شێوەیە کەسێک ئازارێکی زۆری کەلەکەی هەبێت، ئاوسانێکی زۆری لەو شوێنەیە هەبێت و میزەکەی خوێنایی بێت. ئەمە پێوترێ کلاسیک ینی سێ نیشانەی بەیەکەوە دەرەکەوێت زۆر دەگمەنە لەبەرەوەی نەخۆش ناگاتە ئەو قۆناغە و لە وڵاتی ئێمەیە لە هەموو دنیا ناگاتە ئەو قۆناغە تا نیشانەکانی دەربکەوێت. لەبەرەوە ئەمە ئێستا زۆر باز ناکرێت دنیاە. کەواتە نیشانەکانی تری چییە کە زۆر باوە؟ یەکەم ئەوەیە کەسەکە هەست بە هیچ شتێ ناکات بە ڕێگای ڕێکەوت سۆنەرەکە بۆ ئازار و ناڕەحەتەیەکی تر دەرەکەوێت گورچیلەی گرەیەکی لەسەرە. ئەمە باوترین ڕێگایە بۆ دۆزینەوەی شێرپەنجەی گورچیلە. بەڵام ئەگەر بینە سەر بە شێوەیەکی گشتی نیشانەکانی شێرپەنجەی گورچیلە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی ئەگونجێت شێرپەنجەکە خۆی ئازار و ناڕەحەتی دروست بکات، نیشانەکانی دەربکەوێت. ئەگونجێت کۆمەڵی نیشانەی تر هەیە کە پارانیۆپلاستیکی پێوترێت، ئەمانە پەیوەندی هەیە بە چالاکی شێرپەنجەکەەوە. بۆ نمونە کەسەکە خوێنی زیاد دەکات یان خوێنی کەم ئەکات، کالیسیۆمی زیاد دەکات، کۆمەڵێک ئەقراسی خوێن هەیە ئەوانەی کە تایبەتن بە خانەی خوێنمایاندن ئەگونجێ زیاد بکە، ئەگونجێ کەم بکە. ئەم گۆڕانکارانە کەسەکە فشاری خوێنی بەرز بێتەوە. ئەمانە گۆڕانکارین پەیوەند بە گورچیلەکەەوە. ئەمە کۆمەڵە نیشانەی دووهەمەکە ئەگونجێت نەخۆشەکەی پێ دەربکەوێن. نیشانەی تریشمان هەیە بۆ نمونە لە کاتێکا نەخۆشیەکە گواستراوەتەوە و تەشەنەی سندۆ بڵاو بۆتەوە بەلەشی نەخۆشەکەدا
بۆ ئێسقانێکی بە ڕێگەی ڕێکەوتە شکێت کە کاتێ پشکنینی بۆکەی سیرەکەی شێرپەنجێتیایە کە کاتێ زیاتر لێ وردەبێتەوە سیرەکەی ئەم شێرپەنجێ لە گورچیلەوە هاتۆ بڵاو بۆتەوە بۆ ئەو ئێسقانە ناسکی کردوەوە بۆتەوەی شکانی کەواتە سێ جۆر نیشانێت تەواوەتیمانەیە شێرپەنجەکە خۆی نیشانی هەیە بە ئازار و ناڕەحەتی یان میزی خوێناوی یان بەهۆی چالاکیەکانی شێرپەنجەکە دروستە بێت یان لە کاتی بڵاوبوونەوەکەیە نیشانە دەرەکەوێت ئەمە تایبەت بە تێکڵی گورچیلەکە بەڵام ئەوەی کە لە حوزی گورچیلە دروستە بێت بە شێوەیەکی گشتی کەسەکە میزی خوێناویە بێت میزی خوێناوی بێت یان ئازارێکی زۆری لە گورچیلە بۆ دروستە بێت زوو ئەمە باوترین نیشانەیەتی دکتۆر زۆر جار کە کەسێک تووشی شێرپەنجەی گورچیلە دەبێت لە کاتی نەشتەگەریە گورچیلەیەکی لا دەبرێت لە دوای لابردن و ئەو نەشتەگەریە حاڵت هەبووە ینی دووبارە بێتەوە سەر هەڵداتەوە لە گورچیلەیەکی یان لە بەشێکی جەستەیە بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر تەواوە ئەگونجێت من نەخۆشم بینیەوە دوای 7 ساڵ لە لابردنی گورچیلەیەکی بۆ شێرپەنجە لە گورچیلەکەی تریا سەری هەڵداوەتەوە یان لەسەر ڕژێنی سەر گورچیلەکەی سەری هەڵداوەتەوە ئەمە بە بڵاوبوونەوە حسابە بە بڵاوبوونەوەی شێرپەنجەکە حسابە زۆربەی کات چونکە ئەگونجێت لە شێرپەنجەیە لە شوێنێکە بۆ چەندین ساڵ وەکو سوڕی مدبوون بنوێت هیچ چالاکیەک نەکات دوای وردەوە داگە کەسەکە ڕۆژە لە ڕۆژان بەرگری لە شیداپەزی وردە دەستکاتەوە بە چالاکی و گەشەکردن ئەو کەسێک کە شێرپەنجەی گورچیلەی هەیە بەشێکی گورچیلەکەی بۆ لابرێت ئەگەری لە 100 بۆ لە 102 هەیە شێرپەنجە و گورچیلەیە هەڵبداتەوە ئەو کەسێک کە شێرپەنجەی گورچیلەی هەیە و گورچیلەکە بە کاملی لابرێت ئەگەری هەیە لە 100 کەمتر شێرپەنجەکە هەڵبداتەوە کەواتە شێرپەنجە ئەگەری هەیە هەڵبداتەوە لە هەر ئەندامێکە ئەگەری هەڵانەوەی هەیە بەڵام ڕێژەی لە 100 بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمە شایانی باز نییە زۆر باشە دکتۆر ئەمەوێ باسی ئەوە بکەم کە کاتێک گورچیلە تووشی شێرپەنجە دەبێت هیچ قۆناغێکەیە یاخۆت ئەتوانین بڵێن شێرپەنجەکە بە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت نیشانەکان بە چەند قۆناغێکدا تێدەپەڕن نیشانەکان بە قۆناغا تێ ناپەڕێت شێرپەنجەکە بە قۆناغا تێپەڕێت ئەمە بە شێوەیەکی گشتی قۆناغەکان بۆچی دیاریکراوە بۆ ئەوەی بە هەر شێرپەنجێ و بەپێی قۆناغی خۆی مامەڵی لەگەڵا بکرێت چونکە شێرپەنجە هەیە تەنها بەلابردنی گرێکە شێرپەنجە هەیە هیچی پێویست نییە شێرپەنجەی گورچیلەیە کەسەکە تەمەنی 95 ساڵە کۆمەڵە نەخۆشی تری هەیە ئەتوانێت تەنها چاودێری بکەیت هەر کاتێک زانرا کە شێرپەنجەکە گەورە ئەبێ و کێشە بۆ نەخۆشەکە دروستەکە و کاتە پێویستەکان نەشتەرگەری بۆ کراشتی تری بۆ بکرێت چکە باشترین ڕێگا نەشتەرگەری ڕێگەی تریشمان هەیە کە ئێمە باسی ناکەن لێرەیە ڕێگاکانی وەکو تیشک و ڕێگاکانی وەکو سارکردنەوەی گورچیلەکە وەکو ڕێدیۆ فرکوێنسی و ئەم ڕێگانە هەمووی هەیە کە ڕێگای کەمتر ئازار بەخشن بۆ نەخۆشەکە بەڵام سەرکەوتوترینەکەیان بریتە لە ئەنجامدانی نەشتەرگەری بووی قۆناغی 2-3 بە جۆرە مامەڵی لەگەڵاکرا قۆناغی 4 مامەڵەکەی جیاوازە کەواتە جۆری مامەڵەکەی ئەمە گۆڕێ بەرامبەر شێرپەنجەکە ئەمە یەک دووهەم فکرێکمانەیەتێ لەسەر ئایندەی نەخۆشەکە لەسەر ئایندەی نەخۆشیەکە ئایا هەڵەیاتەوە هەڵنایەتەوە سێهەمیشان پێمانڵێت ئایا ئەتوانین شتی ئیزافیتر بۆ نەخۆشەکە بکەین لە دوای نەشتەرگەرەکە وەکو ئەنجامدانی تیشکیان بەکارهێنانی دەرمانی کیمیایی کەواتە هەر قۆناغە و جۆرە چارەسەرێکی بۆ دیاریکرا بۆی باشترین ئەنجاممان دەست بکەوێت قۆناغەکان بۆ ئەوە دیاریکراوە دکتۆر بابا بینە سەر باسی خواردن و باسی سیستەمی خۆراکی بکەین و باز لەوە بکەیت کە ئایا خواردنی سوێر تا چەند کاریگەری لەسەر هیلاکی گورچیلە هەیە بۆچین تۆ چیە لەسەرەوە بێگومان بەکارهێنانی خوێ زیاد لە پێویستی خۆی زیانێکی زۆر گەورە بەر مرۆڤ ئەکەوێنێت یعنی زیانێکی گەورەی لێ ئەدات لە زۆر بوارێتی ئەوەیە جارە پێش هەموو شتێک ئەو کەسە ئەگەری هەیە تووشی فشاری خوێن ببێت ئەگەری ئەوەی هەیە ئەمە سۆدیۆمی تایە بۆ نمونە تووشی شێرپەنجەی گەدەی بکات ئەگونجێت تووشی دروستبوونی بەردی گورچیلەی بکات ئەگونجێت ئەم کەسە زۆر وەکو زەهرێک وایە زۆر شتر هەیە لەسەر خوێ کە باسەکرێت تەڵام بێگومان خوێ بەتەنیا ناوێت باس بکرێت کاتێ باسی خوێ کرێت باسی شەکریش بکرێت هەردووکیان دوو مادەی سپی باون وەکو ژەهرێکی سپیوان هەردووکیان زیانی زۆر گەورە بە مرۆڤەگەێنن بەڕاستی ئەوەی کە ئێمە زۆر لە گورچیلەیە تەرکیزێکی نەسەر ئەوەیە کە ئەو کەساگە تووشی فشاری خوێن ببێت فشاری خوێن ئەگەر زۆر قۆناغەکانی خۆی تێپەڕێنێت ئەبێتەوەی سزبوونی گورچیلە و ئەو کەسانی کە بەردی گورچیلە دروستەکان خوێ زۆر بەکارهێنن ئەبێتە هۆی لە کارکەوتنی
ئەبێتە هۆی دروستبوونی بەردی گەورە. ئەو کەسێک کە بۆ نمونە کێشەیەکی ئیشکردنی گورچیلەکەی هەیە وەکو پاڵاوتن و ئەوانە ئەوەی کە ئاو لە ژیانە کۆ بێتەوە پرۆتین فراتە دەرەوە خوێ زۆر زەرەری لێدات نەخۆشەکەی بەخێرایتەشە ناسەنێت وە زۆر بابەتی ترکە من بە بەرنامەیەکی تابێت دەتوانم قسەی لەسەر بکەم لەسەر بابەتی خوێ و گورچیلە ئەوانە ئەگەر لە بۆ کاتێکی تر هەبوو چونکە بەڕاستی ئەمە لە وڵاتی خۆمانە خوێ زۆر بەکارهێنرێت و بە هەمان شێوەشەکری زۆر بەکارهێنرێت و ئەو کەسێک کە فێری بەکارنانی خوێ ببێت لە مناڵیەوە دوای زۆر زەحمەتە بتوانێت وردەواز لە خوێ بێنەوە کەمی بکاتەوە بۆ ئەوی تام لە خواردن بکات ئەوکو کەسێک کە فێری تیژوتونی ئەبێت لە خواردنە دوایی زۆر زەحمەتە بتوانێت خواردنی ئاسایی بخواتام ناکا بۆ شێوەیە نییە بنەوەی کاستم پێکردووە لەبەرەوە مناڵەکان وا پەرەوە دەبکرێن دە مناڵیەوە کە خوێ زۆر بەکارنێن بۆ ئەوەی کە تامی خواردن بکەن دەوڵەتەکانی دراوسێمان زۆر کەم خوێ بەکارێنن. دکتۆر هەموو گرەیەک لەسەر گورچیلە دەکرێت شێرپەنجە بێ یاخود ئەکرێ گرەیەک بێ بەڵام شێرپەنجەیی نەبێت بێگومان ئێمە باسی جۆرێک لە گرێمان نەکرد چکە بابەتەکە گرێ نییە لەسەر گورچیلە بابەتەکە ڕاستەوخۆ شێرپەنجەی گورچیلەیە ئەگەر باسی گرێ بکەین لەسەر گورچیلە ئەگونجێت گرێ لەسەر گورچیلە بێت ئەگەر ئەوە هەیە لە 10 بۆ 15 شێرپەنجە نەبێت بەڵام لە 185 ئەگەرەکەی ئەوەیە کە شێرپەنجە بێت کەواتە ئەگەر کەسێک گرێ لەسەر گورچیلەی هەبوو ئەگەرەکەی ئەوەیە کە لە 115 ئەمە گرەیەکی پاک بێت لە 185 گرەیەکی شێرپەنجەیی بێت ڕوو ئەدات چەند جار ڕووی داوە ئێمە هەموو پشکنی بۆ نەخۆشەکە ئەەکەین هەموو ئاماژەکان لەگەڵ گرەیەکی خراپە لەسەر گورچیلەکە کە کاتێ لای بێت خۆشبەختانە دەرەکەوێت کە شێرپەنجەیی نییە ئەمە زۆر کەمە بەڕاستی من خۆم چەند حاڵەتێکم بینیوە لەوە زیاتر نییە زۆر کەمە کەواتە نابێ ئەمە هەڵمان بخەڵەتێن دەگەر کەسێک گرێ لەسەر گورچیلەی هەبوو بڵێن ئەگەری هەیە ئەمە گرەیەکی پاک بێت ئەبێ هەموو گرەکانی سەر گورچیلە بە شێرپەنجە حساب بکرێت هەتا نەشتەرگەری بۆ کەیت و لای ئەبێ کە لا برا ئەو کاتە دەرەکەوێت کامیانە زۆر باشە ئەکرێ لە یەک کاتدا هەردوو گورچیلە تووشی شێرپەنجە بکەن بەڵێ ئەکرێ یەک گورچیلە چەند گرەیەکی شێرپەنجەیی لەسەر بێت ئەکرێت هەردوو گورچیلەکە لە یەک کاتە تووشی شێرپەنجە ببێت ئەمانە زیاتر شتی بۆ ماوەین ئەو نەخۆشیانەی کە لە جینی کەسەکەدا نەخۆشەکە هەیە ئەمانە بەڕاستی چارەسەرکردنەکانیان جیاوازە. دکتۆر لە قسەکانی سەرەتاتە ئاماژوو بە سیستەمی خۆراک و ئاودا ئایا خواردنەوەی ئاو یاخود ئاوی پاک یاخود پیس تا چەند کاریگەری لەسەر گورچیلە هەیە؟ بێگومان ئاوی پاک لە هەموو دنیاە نیعمەتێکی خۆی گەورەیە ئاوی پاک ئەو ئاوەی کە شیرینە و لە سازگارە و لە وڵاتی خۆمانە هەیە و بە ئاسانی بە فیڕۆ ئەدرێت بۆشتنی زەوی و سیار و ئەوانە بەڕاستی ئەمە شتێکی زۆر خراپە ئەم ئاوەی کە لە وڵاتی ئێمە هەیە بە باوەڕی من ئاوی وڵاتی خۆمان ئاوێکی تا ئێستا بە پاک حساب بکرێن ئاوێکی پاکە باسی ئەوە ناکەم ئەگەر زێرا بتێکەڵی ئاو بێت و خەڵک تووشی سکچون و ڕۆژانەوە بکات بە شێوەیەکی گشتی باسەکەم ئەم ئاوانەی ئێمە کارگەی لەسەر نییە موادەکانی کارگە پاشەڕەکانی کارگە ناچێتە ناو ئاوەوە بە شێوەیەکی گشتی ئاوی زێراباوی وڵاتی خۆمان ئاوەڕۆکانی وڵاتی خۆمان بە شێوەیەکی گشتی ناچنە ناو ئاوەکانی خواردنەوەی بابڵێن وەکو ڕووبارەکان و وەکو دەریاچەکانەوە هەرچەنە بەڕاستی ڕووبار و دەریاچەکانیشمانەوە هەر بەرەو کەمی ئەڕوات بەڵام ئەوەی کە هەیە ئەمڕۆ خەڵک بۆ ئاو خواردنەوە چەند ڕێگایەکی هەیە دەستێکەوێت ڕێگای لەو ڕێگانە ئەوەی ئاوی بەلوعە بەکارێنێت ڕێگای دووەمیانەوەی ئاوی ئامادەکرا و ئەخواتەوە ڕێگایەکی شەوەی کە فیلتەر بەکارێنێت هەموو ئەوانە ئێمە هیچ داتایەکمان لەسەری نییە بەڕاستی داتایەکی دروستی زانستیمان لەسەری نییە لێکۆڵنەوەی لەسەر بکەین ئاوی ناوچێ بۆ ناوچەیەکی تر جیاوازەکەی چییە؟ شێرپەنجە چی لە گورچیلە دەکات چون کاریگەری لەسەر کاری گورچیلە دروست دەکات و لە دوای چارەسەرکردنی شێرپەنجەکەش ئەو ماکانە چین کە لە گورچیلە تاکەکە دەهاردەمێنێتەوە بێگومان شێرپەنجەیەک ئەگەر قەبارەکەی بچوو بێت و مادەی بەهێز دروست نەکات بۆ گۆڕانکاری لە لەشی مرۆڤەکە تا هیچ زیانێک لە سەرەتایە ناگەێنێ بە کەسەکە بەڵام ئەگەر هاتوو مادەی تایبەت هەیە بە فشاری خوێن ئەگەر ئەو مادەیە زیاد لە حەدی خۆی بڕێژرێت ئەو کەسە بێگومان تووشی فشاری خوێنەکات مادەی تر هەیە تایبەتە بە دروستبوونی خوێن ئەگەر ئەو مادەیە زیاتر بڕێژێت دروستی بکات وەکو ڕژێنێک ئیش بکات ئەو کەسە یەکسەر خوێنەکەی زۆر بەرزەبێتەوە لە پێچەوانەوە ئەگونجێ مادەی دروست بکات کە نهێڵێت مۆخێسک خوێن دروست بکات
کەسەکە تووشی کەم خوێنی بکات ئەگونجێ مادەیەک دروست بکات کالسیۆمی کەسەکە زۆر بەرز بکاتەوە کێشەی بۆ دروست بکات ئەمانە ئەو شتانن کە باسمان کرد کە زیندە چالاکیەکانی ئەو گرەیە دیاری ئەکات هەندێک گرێ هەیە قەبارەکەی زۆر گەورەیە زۆر گەورەیە هیچ زیندە چالاکیەکی نییە هەشە قەبارەکەی زۆر بچووکە زۆرترین زیندە چالاکی هەیە بەپێی جۆری گرێکە تۆزە گۆڕان فەرقێ لە بینیانە بەڕاستی ئەگەر گرێکە بەس قەبارەکەی بچوو بەم شێوەیە ئەگەر قەبارەکەی گەورە بوو بێگومان لە کاتی لابردنی گرێش سەر گورچیلەکە و کاتە تۆ قەبارێکی گەورە لە ئابێت ئەگونجە بەشێکی زۆری گورچیلەکە لابێت ئەگەر قەبارەکەی بە جۆرێک گەورە بوو گەشتبێتە حوزی گورچیلەکە و قوڵایی گورچیلەکە و بۆریە خوێنبەر و خوێنهێنەرەکانە لەو کاتێ تۆ ناچارە گورچیلەکە لابێت کەواتە ئەو کەسا گونجێت بەهۆی شێرپەنجەیەکی گورچیلە و گورچیلێکی لەدەست بات هەندێک جاریش ئەم شێرپەنجانە کە لەسەر گورچیلە دروستە بن پێکەوەنووسانیان هەیە بە سپڵەوە بە جگەرەوە بە ناوپەنجکەوە بە دیواری پشتەوەی سێک بەڕێخۆڵەکانەوە ئەگونجێت بە بۆری سەرەکی خوێنبەر و خوێنهێنەرەوە بنووسێت و لە کاتی نەشتەرگەریە زانێکی زۆر گەورە لە نەخۆشەکە ئادات خوێنبەربوون دروستە بێت کارەکەی ئاڵۆز دەکات تیمەکە ئەگۆڕێت کە ئەو کەسانی پسپۆڕی جیاوازیان هەیە بۆ نمونە من لە ئەگونجێت لە کاتی لابردنی شێرپەنجەیەکی گەورەی گورچیلەیە پێویستم بە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەریەکانی هەرسوو جگەر هەبێن یاخود پێویستم بە پزیشکی پسپۆری بۆرەکانی خوێن هەبێت یان پسپۆری نەشتەرگەری سیەکان هەبێت بەهۆی ئەو شێرپەنجانی کە گەورن لە ڕاستیە ئەمە زۆر کەمە ئەمڕۆ خۆشبەختانە زۆر کەمە خەڵک زوو پێزانێت بەڵام هەتا شێرپەنجە قەبارەکەی بچووکتر بێت زووتر پێ بزانێت چارەسەرەکەی ئاسانترە و داهاتوەکەشی باشترە. جەنابتان پسپۆریتان لە چاندنی گورچیلە شێ دەمێ بزانم گورچیلەیەکی چێندراو ئەگەری توشببوونی بەم حاڵەتە زیاترە بەراورد بە کەسانێکی کە یاخود گورچیلەی کەسێک کە هی خۆی بێ. بەڵێ لە ڕاستیا ئەو کەسێک کە نەشتەرگەری چاندنی گورچیلەی بۆ کراوە دەرمانی دژە بەرگری بەکارهێنێت دژە بەرگری واتە ئەو کەسە بەرگری لەشی بە شێوەیەکی گشتی هەموو کات کەمترە لە بەرگری لەشی کەسێکی ئاسایی ئەو کەسانی کە بەرگری لەشیان کەمترە ئەگەری توشبوون بە هەوکردنەکانیان زۆرترە ئەگەری توشبوون بە شێرپەنجەکانیان زۆرترە ئەو ئەگەرانەی کە باسی شێرپەنجە ئەکەن بۆ گورچیلە چێنراوەکە بەڕاستی چەند حاڵەتێک هەیە شێرپەنجەی گورچیلە چێنراوەکەی بۆ دروست بووە کە بەشێکی پەیوەندی بەو دەرمانانەوە هەیە کە بۆ بەرگری بەکارهێنرێت کە بەڕاستی من بە پێویستی زانم بۆ کەسانە بڵم بەردەوام بنەسە دەرمانەکانتان نەچن دەرمان بوەسن لە خۆتانەوە چووکە گورچیلەکان ئەوەستێت لە کارکردن ئەوەستێت بەڵام ئەمە زۆر کەمە زۆر کەمە شایانی باسکردن نییە بەدیوەکەی تریشە ئەم کەسانە بۆ نمونە ئەگونجێت ئەم گورچیلەیە لەو کەسێک کە هاتووە ئەو هەڵگری جینێک بە لە جینەکان یان گۆڕانکاری کەش و هەوا لەم کەسەیە ئەو شوێنەی کە تێژی ئەو خواردن و خواردنەوانی کە بەکاری هێنێ و لایف ستایلی کەسەکە بۆ نمونە جگەرە کێشەیانە هەندێک شتە گۆڕێت دەرکەوتووە هەندێک نەخۆشی هەیە لە وڵاتێکی دیاریکراوە هەیە کەسێک لە وڵاتێکەوە سەفەرەکە بۆ وڵاتێکی تر بە هەمان خەڵکی وەکو خەڵکی ئەو ناوچەیە ئەو نەخۆشیانە لە وشا دەرەکەوێ بەمە دەرکەوتووە کە هۆکاری ژینگە گۆڕانکاری دروست دەکات بەنسبەت چاندنی گورچیلەشەوە بە هەمان شێوەیە ئەگونجێت گورچیلە چێنراوەکە شێرپەنجەی تا دەربکەوێت دەمەوێت گەویستی دواڕێنمایی تۆ بین بۆ کەسانی کە شێرپەنجەی گورچیلیان هەیە ئەوانەی کە شێرپەنجەی گورچیلیان هەیە خەڵکانێکن کەسانێکن کە نەشتەرگەریان بۆ ئەنجام درابێن بێگومان زۆرینەی زۆریان بە تەواوەتی نەشتەرگەریەکە بنبڕ بووە ئەگەری هەڵدانەوە و بڵاوبوونەوە ئەوانە زۆر کەمە و بێخۆیان بە کەسێک ئەژمار بکەن کە بە تەواوەتی چاک بوونەتەوە ڕێنمایی دووەم ئەوەیە کە ئەو کەسانە دوور بکەونەوە لەو شوێنانی کە جگەرەکێشانێکی زۆری تایە هەوڵی جگەرەکێشان نەدەن خۆشیان نەیکێشن بەکارنانی خوێ و شەکر بۆ هەموو کەسێک زیانی هەیە ئەو خواردنەوەیکە ڕێکوپێت بۆ هەموو کەسێک سوودی هەیە وەرزشکردن لە هەمومان لەبیرمان چۆتەوە زۆر کارێکی پێویستە بۆ هەموو کەسێک بێگومان ئەو شوێنانی کە ژینگەیان پاکە و دار و درەختێکی زۆری تایە ئەگونجێت کەش و هەواکەی پاکتر بێت لە شوێنێکە قەرەباڵخی ناوشارە و ئۆتۆمبیلێکی زۆر بازنی تیاسووتێنرێت. زۆر سپاس بۆ دکتۆر گۆران پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و پرۆستات و چاندنی گورچیلە زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمە بی دکتۆر دەستان خۆش خۆشەویستان و چانێکمانە بێت و ئەگەڕێینەوە.